لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵمەم ئێوارەیە بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم ئەمڕۆ هاوپەیمانی فەتەح لە ڕێگەی وتەبێژەکەیەوە کە ئەحمەد ئەسەدیە ئاشکرای کردووە کە کەسی یەکەمی سەرکردەی حیزبە شیعەکان پۆستی سەرۆکوەزیران لە عێراقدا وەرناگرێ ئەمەش دوایەوە دێکە بڕیارە هاوپەیمانی شیعە پێکەوە کۆبنەوە لەسەر کاندیدێک ڕێک بکەون بۆی کە وەکو جاری پێشوو محەممەد تۆفیق عەلاوی نەبێتە کاندیدی سەرۆک کۆمار بەڵکو ئەوان خۆیان لایەنە سیاسیەکان کاندیدێک ئامادە بکەن ئەمەش لە کاتێکدایە کە وادەی دیاریکراوە تا ڕۆژی دووشەمەی داهاتوو دەبێت ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە لە هەمان کاتتا ئێستا لە ناو عێراقدا بابەتێکی تازە سەری هەڵداوی شێرشکردنە سەر سەربازگی تاجی ئەمریکیە کە بەهۆیەوە ژمارەیەک سەربازی ئەمریکی و بریتانی کوژراون و لە کاردانەوەی ئەوەشدا هێرش کراوەتە سەر هەندێک لە ناوەندەکانی حەشدی شعبی لە تەوریەکەمی گەرماوگەرمدا هەندێک پرسی پێوەست بە پرۆسی سیاسی لە عێراقداوە بە تایبەت کۆبوونەوەی شیعەکان بۆ دیاریکردنی کاندیدێک تاوتوێ دەکەین بەڕێز بورهان حاجی سلێمان وەکو چاودێری سیاسی لە ستۆدیۆکانی کەرکووکەوە لەگەڵمدا بەڕێز بورهان ئەم کاتت باش لەو دەست پێ دەکەین تا دووشەمەی داهاتوو لایەنەکانی شیعە دەگەنە ڕێکەوتن لەسەر دیاریکردنی کاندیدێک بۆ پۆستی سەرۆکوەزیران ئەم کاتتان باش من پێم وایە لەگەڵ نزیک بوونەوەی ئەو وادەیە کە وادە یاسایەکەیە کە دیاری کراوە من پێم وایە عێراق لە بەردەم چەند ئەگەرێکدایە یا ئەوە تا ئەو لایەنانە بتوانن بە شێوەیەک بگەنە ڕێکەوتنێک بۆ کاندیدکردنی کەسێکی تر کە من پێم وایە ئەمەش بە هەمان شێوە ڕەفز دەکرێتەوە لەلایەن شەقامی عێراقی و لەلایەن ئەو خۆپشاندەرانەوە و تووشی کێشە و گرفتیش دەبێت چ لەگەڵ کووردا چ لەگەڵ سونەت لەگەڵ هەندێک باڵی شیعەدا لێرەدا من پێم وایە جارێکی تر دەرفەتی عادل عەبدولمەهدی زیاترە بۆ ئەوەی درێژە بە کارەکانی بدە و تەکلیف بکرێتەوە ئەم ماوەیە هاوکات دەبێت لەگەڵ ڕاگەیاندنی هەڵبژاردننی پێشوەختە بۆ ئەوەی دۆخی مەشهدی سیاسی عێراق لەم سوێی ئێستا دەربچێت چونکە وەکو لە ماوەی ڕابردوو دابینیمان ئەو فشارانەی کە لایەنە شیعەکان کردیانە سەر لایەنەکانی تر سەری نەگرت و ئەوان اعتیمادیان کردە سەر پش و درێژی و مانەوەیان قورسایی خۆیان لە بەغدا بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئەبینین تا ئێستا پرسەکە یەکلایی نەکراوەتەوە و ڕەنگە جارێکی تر من پێم وایە لایەنە شیعەکان ئەم جاریان زۆرە نەرمیەک دەنوێنن چ لەگەڵ کووردا و چ لەگەڵ لایەنە سونیەکانە بۆ ئەوەی بگەنە جارێکی تر هەمان سیناریۆکانی پێشوو دووبارە بێتەوە بگەنە کاندیدێکی تەوافقی کە کۆی ڕەزامەندی لایەنەکانی لەسەر بێ وەگەر ئەمەش نەکرا کارتی دووەمیان پلانی بیان ئەوەیە عادل عەبدولمەهدی درێژە بە کارەکانی بدە. بەڵێ بەڕێز بورهان لە لای شیعەکان کە خۆیان بە پێکێنەری حکوومەت و یەکلاکەرەوەی سەرۆکوەزیران دەزانن عادل عەبدولمەهدی کۆتایی پێهاتووە ئەم ڕای جەنابەت یاخۆ ئەم بۆچوونی جەناب لە چیەوە سەرچاوی گرتووە کە چاوەڕوان دەکرێت عادل عەبدولمەهدی بگەڕێتەوە من پێم وایە لەم ئەگەر بە وردی ملاحەزەی وەڵامەکەمت کرد بێت من ئەڵێم ئەمە لە پلانێکە پلانێک یەکێ لە ئەگەرەکانی بەردەم لایەنە شیعەکان ئەوەیە جارێکی تر چانسێتر بدرێتەوە بە عادل عەبدولمەهدی لەبەر ئەوەی لە ڕووی پراکتیکیەوە لە ڕووی عملیەوە ئەوە کارێکی ئاسانترە وەک لەوەی جارێکی تر عێراق بکرێتە فەراغێکی دەستوری قانونیەوە کە لە حاڵەتێکدا ئەگەر نەتوانن تاکو دووشەمە لەگەڵ لایەنەکانی ترا چ شیعە لە ناو ماڵی خۆیە و چ شیعە لەگەڵ لایەنی کوردی و لایەنی سونیە بگەنە جۆرە ڕێکەوتنێک من چونکە پێم وایە لە شیعە بە جۆرێک مجازەفە ناکەن تەواوی دەسەڵاتی حکوومەت بکەوێتە سەر بکەوێتە دەستی سەرۆک کۆماریا ئەوە تا وەکو ئەوەی ئەزمونێک پێشتر لە هەرێمی کوردستانە ڕوودا کاتێک سەرۆکی هەرێم وازی لە پۆستەکەی هێنا دەسەڵاتەکانی بەسەر هەرسێ دەستگاکەی ترە دابش کرد چه حکوومەت و ئەوە چه پەرلەمان و ئەوانە من بڕوا ناکەم ئەوان ئەو مجازەفەیە بکەن و لەوە زیاتر پێگەی خۆیان دابەزێنن و بۆیە ئەو دوو ئەگەرە کە یەکێکیان مانەوەی عادل عەبدولمەهدی لە پۆستەکەی و لەگەڵ ڕاگەیاندنی
هەڵبژاردننی پێشوەخت وادەیەک بۆ هەڵبژاردننی پێشوەختە بۆ ئەی وەکو حکوومەتتی کاربەڕێکرد لە ماوەیە کارەکان بەڕێوە ببات تاکو ئەم قەیرانە تێپەڕێندریە و بتوانن قۆناغەکە بەرەو هێوەربوونەوە و دۆخەکە بەرەو هێوەربوونەوە بەرن و یا ئەوە تا لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا کۆمەڵی سازش بکەن بەرامبەر بەلایەنەکانی تر بۆ ئەوی بتوانن بگەنە کاندیدکردنی کەسایەتیە کە ڕەزامەندی و کۆدەنگی لایەنەکانی تری لەسەر بێت. بەڵێ بەرز بورهان ئەو ماوەی کە عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیران بوو شیعەکان پاڵپشتێکی جددی نەبوون. پێ دوایە ئەم جارە ببنە پاڵپشتێکی جددی یاخۆت عادل عەبدولمەهدی خۆی ئەو بابەتە پەسەندەکا کە بێتەوە بە سەرۆک وەزیرانێک بێ پاڵپشتێکی جددی؟ بەڕاستی ئەگەر ئێمە بینەوە سەر ئەدای عادل عەبدولمەهدی لە چاو سەرۆک وەزیرانەکانی تر لە چاو حکوومەتەکانی تر نەرمونیان تر بوو لەگەڵ هەرێمی کوردستانە و چ لەگەڵ لایەنە سونیەکانە هەوڵێدا ماڵی عێراقی بە تەواوەتی یەک بخاتەوە. دیارە ئەمەش ڕوبەڕووی جۆرێک لە بربەستی شیعەتون ڕەوەکان بووە کە ئەو جۆرە مامەڵەیان بەدڵ نەبوو. بەڵام لێرەدا ئێمە ئەگەینەوە ئەو خاڵی کە جارێکی تر دەینەوە سەر ئەو پرسە جەوهەریە. عادل عەبدولمەهدی زمینەیەک لەبارە لەبەر ئەوەی پێشتر هەتا ئێستش بەڕسمی بە تەواوەتی دەستبەرداری حکومەت نەبووە گەڕانەوەی بۆی ڕەنگە جارێکی تر لایەنە شیعەکانیش وەکو ئەو هۆکارانەی کە باسم کرد ببنە هاوکارێک پاڵپشتێک بۆی لەبەر ئەوەی لەلایەن ئەوانەوە تا ئێستا عادل عەبدولمەهدی کە لە ناو ماڵی شیعە لە ناو کوتلە شیعەکان و تەحالفی شیعەکانەوە سەری هەڵداوە باشترە لەوەی پاڵپشتی لەم بکەن وەک لە کاندیدێک کە جارێ نازاندرێت چێە و بە چه ئالێتێک و چۆندا دەنرێتەوە. بەڵێ کاتەگەر قسە لەسەر کاندیدی تازە بکە ینی کاندیدی ئەم جارە چ جیاوازیەکی ئەبێ لە محەممەد تۆفیق عەلاوی بەتایبەت کە بینیمان ئەوەی کە سەرگەردانی بۆ محەممەد تۆفیق عەلاوی دروستکرد بە تەنها کورد و سونە نەبوون بەڵکو ماڵی شیعی کۆک نەبوون لەسەر ئەمیش. بەتاکید محەممەد عەلاوی بە بەرنامەیەکی ناواقعیانەوە و هەرچەندە من پێم وایە هەموو کۆی بەرنمەکەی بەرنمەیەکی خراپ نەبوو بەڵام نەخێنەوەی بەرامبەر ئەو جۆرە مامەڵەکردنە لەگەڵ لایەنەکانی ترە بۆ واقعی ئێستای عێراق ناگونجێک واقعەکی سیاسی ئالۆس لە ئارادایە و چەند پێکاتەیەک لەم وڵاتەیە پێکەوە دەژین و بەتەنها حکوومەتێ بەتەنها لایەنێک بەتەنها تایفەیەک ناتوانێت تعبیر لە هەموو عێراقیەکان بکە و حکوومەتێک دامەزرێنە. خودی محەممەد تۆفیق عەلاوی کەوتە ئەو جێژاوەوە و لەلایەکەوە هەندێک کاندیدی ناتەکنۆکرات و سەر بە ئەو جیهاتە دەستڕۆیانی لە ناو ماڵی شیعەیان فەرزکرایە سەر کابینەکەی و لەلایەک شەوە ئیدیعای ئەوەی دەکرد کە تەکنۆکرات نەبێت و بە ئارەزوی خۆی نەبێت کاندید لە لایەنەکان بە تایبەتی لەلایەنی کورد و سونە وەرناگرێت. من پێم وایە ئەو کاندیدەی کەوا دێ لە ڕووی ئالێتی اختیارکردنەوە لە ڕووی ئەو بێ باکیەی کە محەممەد تۆفیق عەلاوی ویستی پەیڕێوی بکات لە تەشکیلکردنی حکوومەت ئەم جارە نەرمونیانەتر مامەڵە لەگەڵ لایەنەکانی تردا دەکات. بەڵێ ئەحمەد ئەسەدی ئاماژەی بۆ کردووە کە لایەنە شیعەکان ڕێکەوتون لەسەرەوەی کە کەسی یەکەمی هێزە شیعەکان حیزبە سیاسی شیعەکان خۆیان کاندید نەکەن بۆ پۆستی سەرۆک وەزیران. پێ دوایە ئەم بابەتە هەروە پەسەند دەکرێت لەلایەنەوە سەرکردانەوە بەتایبەت کە هەمویان چاویان لەوەیە ڕۆژە لە ڕۆژان ببنە سەرۆک وەزیران یاخود بگەڕێنەوە بۆ پۆستی سەرۆک وەزیران؟ من پێم وایە ئێستا شیعە و قۆناغی تێپەڕاندووە چێ ببێتە سەرۆک وەزیران لە ناویان لەبەر ئەوەی لە بەرامبەر پۆستەکەیان پێگەکەیان لە بەرامبەر جۆرە مەترسیەکدایە. لەم قۆناغەدا من پێم وایە ئەوان هەڵبژاردننی کەسێک لە دەرەوەی کەسی یەکەمی حیزبەکان ئاسایی بێکارێکی ئاسایی بێ لایەن وەک لەوەی کۆی دەستکەوتەکانیان لە دەست بدەن. ئێستا لە قۆناغێکدان قۆناغێکی چەندێ بۆ کورد بۆ سونە مەترسیدارم قۆناغی عێراق و هەستیارە دە ئەوەندە بۆ ئەوان هەستیار و مەترسیدارە و ڕەنگە ئەوانیش ئەو دەموچاوانەی کە پێشتر
لە گۆڕپانی سیاسی وونە و ڕۆڵیان هەبووە لە ئیدارەدانی ئەم وڵاتە بە هەموو ئەو سلبیاتانی کە لە ماوەی ڕابردوودا بینیمان خۆشیان گەشتونەتە ئەو قەناعەتەی ئەمانە لەلایەن شەقامە بە تەواوەتی مەرفوزن ئەمینێتەوە سەر ئەوانەی کە لە سێبەرەوە لە پشتی کەوالیسەوە چیە دێننە پێشەوە و چۆن دێننە پێشەوە چ بەرنمەیەکی لەبەردەمدانن تاکو بتوانێت ڕەزامەندی و متمان و سیقەی لەلایەک هێزە شیعی هێزە سنی و کوردیەکان لەلایەک و بەشێک لە شیعەکان لەلایەک و هەروەها شەقامی ڕاپەڕێوی عێراق لەلایەکی ترەوە بەدەست بێنێت بۆ ئەوەی لەم قۆناغەدا بتوانن پارێزگاری لەو پێگەیە بکەن کە هەیەە بەڵام بە شێوەیەکی جیاوازتر لەوەی پێشوو نەک لە فترەی پێشوودا ئەگەر بگەڕێنەوە بە پێشی فترەی عادل عەبدولمەهدی بە تەواوەتی لایەنی شیعی لە عێراقا بەرەو سوڵتەی مطلق بەرەو سوڵتەی ڕەها و تاکڕەویانە هەنگاوی ئەنا ئەمە گەڕانەوەی بۆ چوارگۆشەی یەکەم جارێکی تر گەڕانەوەی بۆ تەوافق گەڕانەوەیە بۆ ئەوەی جارێکی تر لەسەر ئەساسی شەراکەی وەتەنی لە نێوان پێکاتەکانە حکوومەتێک دابمەزرێتەوە لە هەمان کاتدا چاکسازی و پاکسازی لەو کایەکانی ئەو حکوومەتە دا بکرێت بۆ ئەوەی لەلایەک ئەو لایەنەکانی تر لە خۆیان ڕازیکەن لە لایەکی ترەوە شەقامی عێراق هێور بکرێتەوە. بەڵێ بەڕێز بورهان ئانی دۆزینەوەی کاندیدێک لەم بارودۆخە سیاسی عێراقدا ئاسانە بەتایبەت کە شەقام ڕازیکە حیزبە سیاسەکان ڕازیکە پێکاتەکانی کورد و سونە پێ ڕازی بن مەرجەعی باڵا پێ ڕازی بێ ئەمە جگەل لە ئەمریکا و ئێرانش دەبێ پێ ڕازی بن بەتاکی دوا ئاسان نییە کارێکی زۆر قورسە بەڵام لە سیاستدا هیچ شتێک مەحاڵ نییە و ڕەنگە ئەو کەسەی کە ئێماڵێن وەکو تەبخەیەک پێشتر لە ژێرەوە ماوەیەکش بێ کاری بۆ بکرێ و ئامادە بکرێت لە پڕێکا بێنە سەر ساحەکە و عەرزی بکەن و تەرحی بکەن جارێکی تر ئێمە پێشتر کە کەمترین کەس جۆی لە محەممەد تۆفیق عەلاویە بوو وەکو کاندید یا وەکو کەسایەتیەکی کاریگەر لە گۆڕەپانی سیاسی لە پڕێکە هێنایان هەرچەندە ئەو فەشەلی هێنا بەهۆی ئەو بەرنامەی کە باسمان کرد من پێم وایە ئەو بەرنامەیە تەنها بەرنامەی خودی ئەو محەممەد تۆفیق عەلاوی نەبووە بەڵکو ئەو لایەنە شیعیانەی کە پاڵپشتین لە پشتێوە بە تایبەتیەوە ئەجندانەی کە پەیوەندی بە کورد و سونەوە هەبووە کاریگەری ئەوانی بەسەرەوە بووە و ئەو کاندیدەی دێت بێگومان هەر لە دەستنیشانکردن دۆزینەوەی کاندیدەکەەوە تا کاندیدکردنی تاکو ئەو پرۆسەیە کە بتوانێت متمانەی لایەکان بەدەست بێنێ کارێکی ئێزگار قورسە بەڵام لە سیاستدا هەموو شتێک واردە و کۆمەڵی ئیتیفاقاتی ژێربەژێر هەیە و کۆمەڵێک سازش بەرامبەر یەکتری هەیە ڕەنگە بتوانن بگەنە ئەو سیغە تەوافقی کە ناکرا لە نۆرەی محەممەد تۆفیق عەلاویدا بکرایە ڕەنگە ئەوە وەکو تەجروبەی یەکەم لە دوای عادل عەبدولمەهدیە وەکو جەستنەبەزێک وەکو تاقیکردنەوەیەک هێزی خۆیان تاقی کرد بێتەوە بەڵام کاتێک لەوەیە شکستیان هێنا بە تەکید زۆرە پێداچوونەوەی بە هەڵوێستەکانە دەکرێت هەر سیاسەتی شەر وایە تۆ هەموو شتێک داوا بکەی بتێ هەموو شتێک فەرزکەی لە سەردەمێکە بۆ نەچووە سەری تر بە بەرنمەیەکی جیاوازترەوە ڕەنگە نەرمونیانەتر ڕەنگە بە کۆمەڵە سازشەوە کە باسمان کرد جارێکی تر بۆ تەعاملکردن لەگەڵە واقعی ئێستاە و بۆ ئەوەی لەوە زیاتر پێگەیان بێهێز نەبێت چ لە ناو شەقامە چ لە ناو حکوومەتە من پێم وایە زۆرە تەناسولاتێ بکەن ئەمزارە و لەبەر ئەوەی تۆفیق محەممەد تۆفیق عەلاوی یەکەم کاندید بوو یەکەم ئەزمونیان یەکەم تاقیکردنەوە بوو یەکەم جەستنەبەسی لایەنەکانی تر بوو و سەر نەکەوتن تیایدا. بەڵێ هێرشەکەی سەربازگەی تاجی کە بەهۆیەوە دوو سەربازی ئەمریکی و بەریتانی کوژراون و 12 سەربازی تریش بریندار بوون کە سەر بە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشن ئەی پێ دوایە کاریگەری لەسەر پێکێنانی حکوومەت دەبێت لەسەر دیاریکردنی کاندیدی ئەم جاری سەرۆگۆزیران دەبێت یاخود هەر بابەتێکی ئاساییە تێپەڕە لە عێراقدا بەتاکید ئەگرێمە وەکو ئەوانی لە پێشتووە ڕوویدابێ ئەتوانی نایی بڵێن بابەتێکی ئاساییە بەڵام لەم تەوقیتەدا بابەتێکی ئاسایی نییە ئێران کاتێ سەرقاڵە بە کۆمەڵی کێشەی ناوخۆیەوە بە تایبەتی ئەم نەخۆشی کرۆنەیە و
ئەو دۆخە ئابووری و تەندروستی کە تایدا تێدەپەڕێکە کاریگەری بەسەر ئەوانەش دەبێت کە لە دەروی سنوورەکانی خۆی وابەستەی ئەوەن و لەم کاتەیە بزات لەم تەوقیتەیە بە تایبەتی لەم تەوقیتەیە بێت کردەوەیەکی وا لە دەرەوەی خۆی بکات ڕەنگە یەکێک لە مەبەستەکانی ئەو پرسی پێکردانی حکوومەت بێت دەیەوێت جارێکی تر چی بە کۆمەلگای نێودەوڵەتی و چ بەلایەنە عێراقی ناوخۆیەکان و چ بە ئەمریکیەکان بە تایبەتی بڵێ ئێران هێشتا کاریگەری لەسەر عەرزماوە ئەوە ئێران نییە سەرقاڵە بە کێشە ناوخۆیەکانیەوە عێراقی بە تەواوەتی لەبیر چوبێتەوە ڕێک ئەو پەیامە ئاراستە دەکا کە هێشتا لە ساحەکەدا لە گۆڕپانەکەدا ئێران وەکو لایەنێکی وەکو وڵاتێکی کاریگەر بەسەر کۆی پرۆسە سیاسیەکەی عێراق و بە تایبەتی پێکێنانی حکوومەت هێشتا ماوە. بەڵێ بەڵام لە بەرامبەرمەدا مارک ئێسپەر وەزیری بەرگری ئەمریکا لە لێدوانێکدا ئاماژەی بۆ دەکات دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا هەموو دەسەڵاتێکی پێداون بۆ کاردانەوەی ئەو هێرشە هەرچیەک هەیە بیکەن ئەنی پێدوانیە گرژەکان زیاتر ئەکامە زیاتر وەک لەوەی دۆخەکە هێور بکاتەوە. من پێم وایە ڕەنگە ئەو جۆرە گرژیە لەم کاتەدا لە بەرژەوەندی لە ئەدە شیعیەکان بێت چونکە وەکو پێشتر بینیمان کاتێک کاردانەوەکانی ئەمریکا دەستی گەیشتە کوشتنی قاسم سلێمانی دەستی گەیشتە کوشتنی ئەبوو مەهدی مهندس کە کاتێ ئەو سەرکردانی کوشت بە زۆرێک لە زۆرەکان لایەنە شیعەکانی یەک خستەوە نێو ماڵی شیعی یەک خستەوە و تووڕێی شیعەکانی بەرپا کرد بەرامبەر ئەمریکایەکان ڕەنگە ئەوەی لە دوای ئەم هێرشەوە بێت جارێکی تر بێوێت کاردانەوەیەکی بەو جۆرە لەلایەن ئەمریکایەوە بەدی بکرێت بۆ ئەوەی جارێکی تر ناوماڵی شیعەکانی عێراق یەک بخاتەوە و ڕایەکی گشتی لە ناویانە دروست بکات کە کاریگەری ڕاستەوخۆی لەوە سەرچاوە دەگرێت ئایا ئەمریکا لە قۆناغی داهاتوودا لە دوای ئەو لێدوانەی کە ئەڵێ هەموو ئەگەرەکان کراوەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەمانەیە دەکات چونکە بەڕاستی لەگەڵ ئەوەی ئێستا لە شەقامی باشووری عێراقیشدا لە شەقامی عێراقیشدا زۆرە بێزاریەک بەرامبەر بە چەکدارانی حەشدی شعبی و چەند گروپێک بزات بە تایبەتی چەند گروپێک لەناو حەشدی شعبی لە ئارادەیە بەڵام هەتا ئێستاش ئەوان وەکو قەڵغانێکی شیعی خۆیان سەیری دەکەن وەکو بەرگریکارێک لە بوونیان تا ئێستا ئەو پیرۆزیەی بە تەواوەتی لە دەست نەداوە بۆیە مامەڵەکردن لەگەڵ لێدانی ئەم هێزانەدا ڕەنگە ئەوەندەی کاریگەری لەسەر یەخستنەوەی شیعەکان هەبێ ئەوەندە کاریگەری لەسەر ئەفلیسکردنی ئەو دەستگا عسکەریە نەبێت لە عێراقدا بۆیە جارێکی تر ئەوە دەڵێمەوە ڕەنگە ئەم جۆرە کردوانە بۆ ئیستیفزازکردنی زیاتری ئەمریکا بێ بۆی کارێکی لەو شێوەیە ئەنجام بدات و جارێکی تر ئەو گڕوتینە بداتەوە لایەنە شیعەکانە کە ئەوەش بە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەڵوێستی لایەنە شیعەکان دەبێت لە پێکێنانی حکوومەتی نوێیە بەڕێز بورهان هەرچەندە تا ئێستا کاندیدەکە دیاری کراو نییە بۆی کە بێتە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکاندا بەڵام ئەوەی کە بینیمان قسە لەسەر ئەوەیە کە کورد ڕەچەتەیەکی سیاسی پێبوو تا گفتوگۆی لەسەر بکات لە بەغدا یاخود نا بەتایبەت لێدوانەکەی ئەمڕۆی وتەبێژی هاوپەیمانی فەتح بۆ ئەو بوو کە زیاتر وا پیشانی ئەدا کە کورد و سوننە گرنگ نین بەڵکوەوەی کە گرنگە یەکریزی ناو ماڵی شیعەیە ئەنی پێ دوایە گەر ئەوان یەکریز بن کورد پەراوێز دەخەن بەتاکید ئەمە معادلەیەکی ڕاضیە بەرامبەرەکە چەندە یەکریز بێت کاریگەری سلبی لەسەر تۆدا و چەندە پەرشوو بەڵاو بن ڕەنگە بە زۆرێک لە زۆرەکان لە سوودی تۆیا بێت من پێم وایە بەداخەوە وەفدی کوردی ئەوەندەی جەختی لەسەر پۆست کردەوە لە گفتوگەکانی لەگەڵ حکوومەتی عەلاویە هەرچەندە من هەندێک پەرایەز خستنی هەرێمی کوردستان و ئەوانە با کارێکی خراپی و مەترسیدارم دەزای لەلایەن محەممەد تۆفیق عەلایە بەڵام لە هەمان کادا کورد بەڕاستی بەداخەوە ئەوەندەی پێگری لەسەر ئەو چەند پۆستە کرد
کە چەند کەسێکی مەحدود چەند کەسێکی دیاریکرا و سوودیان لەو پۆستان نبینی ئەوەندە تەرکیزیان لەسەر بەرنامەکەی علاوی ئەوەندە تەرکیزیان لەسەر ئەجندای علاوی تێڕوانینی علاوی بەرامبەر هەرێمی کوردستان و چارە سەرکردنی کێشاڵ پرسیێراوەکانی نێوان بەغدا و ناوەند نەکردەوە. من ئەگەر ئەم جارە کورد ڕەنگە ئەو یەک ڕێزیەی کە لە هەڵوێستەی کۆتاییدا نواندی سوودی هەبوو بێ، بەڵام پێویستە باش ئەو ڕەچایی ئەوە بکەین ئەو یەک ڕێزیە نەچێتە خانەی لایەنێکی دیاری کراوە بەڵکو لە خزمەت کۆی پرۆسەکەی کووردا بمینێتەوە و جارێکی تر ئێمە بە ئەو پۆستانە ئەم جاریان بە پۆستەکان بکەینە قوربان بەرنامە و قوربان هەنێ پرسی کە زۆر گرنگن هەم بۆ گوزەرانی خەڵکی کوردستان و بە تایبەتی بۆ خەڵکی ناوچەدا بڕاوەکان. بەڕێز بورهان حاجی سلێمان چاودێری سیاسی سوپاس کە لە کەرکووکۆ لەگەڵماندا بوویت. لە دوای ناوبڕێک تەوەری دوم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کواڵەتی بەرز و سەردەمیانە. پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکهاتووە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەتباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوەن. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. هاوڵاتانی بەڕێز، شێوەی گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بە 3 جۆرە. یەکەمیان دەستێوەران لەو شتەوە، کەسێک ڤایرۆسەکەی گرتووە لە شوێنێک دانیشتووە، دەزایە لە شوێنێکەوە لە نزیکی 1 مەتر بەخۆی، کەسی ئەم هەڵەسی ئەڕوا، کەسێکی تر هەیە نازانێت چێ لێرا دانیشتووە، دەست لەو شوێنە ئەیگرێت. ئەمە جۆری یەکەمە، ئەم جۆرەیە کە ئێستاچێ مەترسێکی گەورەی دروست کردووە. جۆری دووەم ئەوەیە کە تۆ ڕاستەوە خۆ ئەیجۆزیتەوە بۆ بەرامبەرەکەت، تەوقەی لەگەڵاکەی، ئەم لاولای ماچەکەی، پەلاماری ئەی، باوشی پێ ئاکەیت، تەسبیحەکە پێ ئەیتە دەسی، سەعاتەکە دەسی تێەوەیت. لەبەر ئەوە تکاتان لێ یەکەم هەموو ئەو شتانەی کە ئەبێ بەهۆی گواستنەوەی ڕاستەوخۆ لە ماڵەوە داینێ. سێم هۆ ئەوەی کە پێویستە ئێمە باسیەکەین ماسک بەستە، ئەویش ئەوەیە لە پژمە لە کۆکە. پژمە و کۆکە بۆچی ئەیجۆزێتەوە؟ لە نزیکی 50 تا 1 مەتر لە دووری خۆتەوە لەم هاوای چواردەوری خۆتا بڵاوە بێتەوە، تۆ هەڵی ئەمژیتەوە. ئەم پرۆسەیە پێوتێ پرۆسەی هەڵمژین، پێی ناوتێ پرۆسەی بە هەوا بڵاوبوونەوە، چونکە ئەم پرسیارە لایەن دکتۆرەکانی شەوەکرێ. ئەمە پرۆسەی بە هەوا بڵاوبوونەوە نییە، ئەمە پێوتێ پرۆسەی بە هەڵمژین. لەبەرەوە تکاتان لێ یەکەم هەر چی شتێک ڕێ ئەگرێ ئەوانە مەکەن. ئەمەی سێ هەمیان کە پێ دەڵێم ماسکەکە نایاڵێ ئەم شتە دروست بێ.
جارێکتر سڵاوتانە بێ خۆشەویستان مێژووی کورد لە ئەوروپا مێژوویکی نوێیە تەمەنی هەر 6 بۆ 7 ساڵ دەبێت بەڵام ئەم مێژووە چەند قۆناغێکی بڕیوەوە ئێستا لە دیارتنی قۆناغەکەوەی کە کورد لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانی هەیە و ئێستاش لە مانگی ئادارداین کە یادی ڕاپەڕین و سەرەتای دروستکردنی ئەم حکوومەت هەیە پەیوەندی کورد بە ئەوروپاوە تەوەری گەرما و گەرمە ئەم شەو بەتایبەت ئێمە لە کاتێکدا قسە لەسەر پەیوەندی کورد و ئەمریکا دەکەین ئێستا ڤایرۆسی کۆرۆنا بۆتە مۆتەکە بەسەر هەموو ئەوروپا و ئێستا ئەوروپا بۆتە ناوەندی بڵاوکردنەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕێز فەرهەنگ شێخ محەممەد ئەندامی ئەنجومەنی هەرێمی ئۆریبرۆی سوید لەگەڵمدایە بەڕێز فەرهەنگ ئێوارەت باش لەوە دەست پێ دەکەم کورد چۆن دەتوانێت پەیوەندی لەگەڵ ئەوروپادا هەبێ زیاتر مەبەستم لە دامەزراوە حکوومیەکانە ئێوارەی بەڕێست و بینەر و بیسەرانیش باش بێت دیارە وەک بەڕێزە ئاماژەت پێدا مێژووی بوونی ڕەوەندی کورد بۆ چەندەیە پێش ئێستا ئەگەڕێتەوە سەرەتا ئەگەر وا دەست پێ بکەین کۆچ یاخود ڕەوەندی کورد لە ئەوروپا لە شەستەکان لە سەرەتای شەستەکان تا هەفتاکان وەک خوێنکار ڕویان لە وڵاتانی ئەوروپا کرد لە هەشتاکانیش تاکو و نەوەتەکان و کۆتای نەوەتەکان دەتوانین بڵین وەکو خەڵکانێک کە پرسێکی سیاسی یاخود شەڕی ئەو وڵاتانە بە تایبەتی ئەگە باز لە هەرێمی کوردستان کەی شەڕی نێوان عێراق و ئێران دواتر شەڕی نەگریسی ناوخۆ و هەندێک کێشە و گیر و گرفتی تر دەتوانین بڵین ئەم ڕەوەندە تاو قۆناغا ڕەوەندێک بوون لە دەرەوە کە ئەوروپا وێزگەیەک بوو لە بەشێ لە ئامانجەکەیان ئامانجێکی تر یاخود هۆکارێکی تر هەبوو وای کرد ببنە ڕەوەند نەگوەکو ئەوەی کە ئێستا لە دوای پرۆسی ئازادی عێراقی بینین ئەوەی کە ڕوو لە دەرەوە ئەکا بەشی زۆری ئامانجەکەی تەنها ژیانە لە ئەوروپادا بڵێ بەڵێ بەڵام مەبەستمەوە ینی کورد چۆن دەتوانێت لەسەر ئاسی دامەزراوی وەکو حکوومەت پەیوەندی هەبێ لەگەڵ ئەوروپادا بێگومان ئێمە ئەگەر بە شێوەیەکی ورتر تێبڕوانی نەتوانین بڵین خۆی لە دوو قۆناغا بینێتەوە قۆناغی پێش پرۆسی ئازادی عێراق و دوای پرۆسی ئازادی عێراق لە سەرەتای ڕاپەڕینەوە وەک ئاماژەت پێداکە مانگە مانگی سەرەتای دروستبوونی کیان و حکوومەتی هەرێمی کوردستانە لەم بەشەی کوردستان نوێنەرایەتی حکوومەت لە بەشێ لە وڵاتەکان هەبوو بەڵام بەداخەوە بۆهۆی ئەو بارودۆخە سیاسی و ئیداریەی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن نوێنەرایەتیەکان نوێنەرایەتی ئیدارات بوو یاخودی ئەحزاب بوو هەتا دوای پرۆسی ئازادی عێراق دواتر بە هۆکاری ئەوەی کە حکوومەتی یەکگرتووی بەهێزی هەرێمی کوردستان دروست بوو و هاوکار ئەو دەوڵەتەی لە دوای دروستبوونی ڕوخانی ڕژێمی عێراق دەوڵەتی عێراق کە بنیادنراوە دەوڵەتێکی لاواز بوو لە هەموو ڕوویەکی ترەوە ئەمانە هەردوو هۆکار بوون بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم حکوومەتیانە موئەسەساتیانە پەیوەندیەکانی خۆی سەر لە نوێ بینا بکاتەوە لەگەڵ وڵاتانی دەرەوە بەگشتی بە تایبەتی وڵاتانی ئەوروپا و لە نێو وڵاتانی یەکێتی ئەوروپاشدا ئەو وڵاتانەی کە باڵێن دۆستایەتی و هاوسۆزی و پشتیوانیەکی لە مێژینەتری مرۆیی و سیاسی و ڕێکخراوەییان هەبوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئەو نوێنەرایەتیانە توانیان ڕۆڵێکی باشیان هەبێ بۆ دروستکردنی پەیوەندی لەنێوان حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتانی ئەوروپادا بێگومان ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێن بەڵێ نوێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێم سەرڕایبوونی بەشێکی زۆر لە با بڵێن تەحەفوز و یاخود ملاحەزات و تێبینی لە دیدگای ئێمە وەکو ڕەوەندی کوردی لەوێ کە لە دام و دەستگا حکومی و حیزبەکانی ئەو وڵاتانە لە هەندێک ئاست و قۆناغا جێگیر بووین سەرڕاهێمەوە تێبینیانە ئەگەر لە ڕوانگەی ئەو واقعەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی و ئیداری و سەربازیەوە کە تێکەوتووە توانین بڵێن بە شێوەیەکی گشتی حکوومەتی هەرێم توانیوێتی پردی پەیوەندی دروست بکە یاخود هاوسۆزی زیاتر یاخود با بڵێن ئەو عیلاقاتی پێشتر کە هەبووە زیاتر خۆی لە فۆرمێکی حیزبی و هاوسۆزی بۆ گەل و بۆ پرسی کورد بڕیوە توانیوێتی بیباتە قۆناغێکی تر کە مامەڵەکردن بێ وەکو حکوومەتێک لێرە لە نێوان دوو حکوومەتە هەبێ و هەر بەڵگەش لەسەر ئەوە ئەبینین لە دوای پرۆسی ئازادی عێراق بەشێکی زۆر لە وڵاتانی یەکێتی ئەوروپا لە ڕێی نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمەوە ژووری بازرگانیان لێرە کردوتەوە و کونسڵ و سەفارات لێرە کراوەتەوە و هاوکات بۆتە مایەی گۆڕینەوەی زانیاری و ئەزمون لە نێوان دام و دەستگاکانی ئێرە و ئەوێ لە نێوان زانکۆکانی ئێرە و ئەوێ و هاوکاتیش
لە دوای دروستبوونی شەڕی داعش دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی وڵاتانی یەکێتی ئەوروپا لە ڕێی نوێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هاتوون لێرە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە و ئەم ئیدارەیە بوون بە دوو مەبەست مەبەستێکی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بۆ مەبەستێکی تری پاراستنی ئەو ئەزمونە دیموکراسی و ئەزمونە فرە ڕەنگی و فرەدەنگی کە لێرە هەبوو کە سەرەڕای ئەوەی خۆی لە خۆیان بە چەندین قەیراناتی ئەپەڕی بەڵام دەرگای کردبوو بۆ هەموو ئەو قەومونەتەوە و ئەدیانانەی ترکە لە دەستی داعش ڕایان کردبوو ئەمە جێی سەرنجی زۆرێک لە وڵاتانی ئەوروپا بوو بەڵام جیاوازتر لە پێشترەوە بوو ئەم جارە وڵاتانی یەکێتی ئەوروپا لە ڕێی عیلاقاتی حکومی با بڵێن عیلاقاتی دیبلۆماسیەوە دێنە ناو حکوومەتی هەرێمی کوردستان کەمتر عیلاقاتی حیزبی و ڕێکخراوەی و گەلیەوەی بڵێ بەڵێ بەڕێز فەرەنگ ژمارەی زۆری کورد لە ئەوروپا خاوەن پلە و پۆستن چ لە ئەندامی پەرلەمان بن یاخود وەکو ئێوەمانان لە ئەنجومەنی هەرێمەکاندا بن هەنی ئێوە وەکو ئەو کوردانی کە لە ئەوروپان توانیتانە هەماهەنگی دروستکەن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو وڵاتانی کە تایدا دەژی گومانی تیانە ئەگەر ورتر بڕوانینە ئەوە گەلی کورد ڕەوەندی کوردی لەوێ ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی بە دوو قۆناغات تێپەڕی قۆناغێکی لەوێ قۆناغی پەناهندەیی بوو قۆناغێکی تری قۆناغی هاوڵاتی بوون بوو ئەتوانین بڵێن لە قۆناغی پەناهندەی یا کورد تەنها توانی مەعانات بگەێنێت تەنها توانی هەوڵی ئەوە بدا کە مەزلومیەتی کورد بگەێنێت کە هاوسۆز و پشتیوان بۆ کورد پیا بکە بەڵام لە قۆناغی بە هاوڵاتی بوونی کورد خۆی کە ئەمە قۆناغێک کە ئەتوانین بڵێن لانیکەم دەیەک یاخود تا دوو دەیە ئەوێت کەویش خۆی لەوە ئەبینێتەوە ئەو تاکەی کە پەناهندەیە لەوێ تاکو و تەعاقم ئەکا لەو کۆمەلگا تاکو ئەتوانێت لە یاسا و ڕێسا و لە کولتور و دابوو نەریتی ئەو وڵاتی کە لێ نیشتە جێگای خۆی بکاتەوە خۆی بدۆزێتەوە خۆی ببینێتەوە و هاوکات ئەو نەوەی کە لەوێ لە دایکە بە یاخود بە منداڵی مێرمنداڵی چۆتە ئەوێ بەپێی ئەو سیستەم و کولتوری ئەوێ گەورە ئەبێت دەبێتە هێزێکی کار دەبێتە هێزێکی کاریگەر ژمارەیەکی کاریگەر وەکو ئێمەمانان و نەوەکەی تر ئەو کاتە لەوێ خۆی ئەبینێتەوە خۆی ڕێئەخاتەوە لە ناو دام و دەستگار ڕێکخراوەیی و حیزبی و مەدەنی و حکومی و هەتا دەوڵەتیەکانتیایە بێگومان ڕەوەندی کوردی ئەتوانین بڵێن من بەش بە حاڵی خۆم ئەتوانم قسە لەسەر سوید زیاتر بکەم دڵنیاشم هاوشێوەی ئەوێ لە وڵاتانی تر هەیە لە یەکێتی ئەوروپا لە سویددا ئەتوانین بڵێن لە دوای نەتەوەی سوید بۆ خۆی نەتەوەی کورد بە دووەم نەتەوە هەژمار بکرێت کە زۆرترین ئەندام پەرلەمانی لە وڵاتی سوید هەیە کە بەشێکی زۆر لە ئەندامی ئەنجومەنی هەرێم و شارەوانیەکانی هەیە ئەمە لە بواری سیاسی و لە بواری ئەکادمیش ئێمە بەدەیان و سەدان پزیشک و خەڵقی کاتە توانیتوانە هەماهەنگی و پەیوەندی دروستکەن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دەوڵەتانەتە بەڵێ جا من ویستم بێمە سەرەوە دەقیقەن بێگومان ئەمە چی ئەکات سەرنجام بوونی ئەم تاکانەی کورد لەوێ وەکو هاوڵاتیەکی ئەو وڵاتی لێ نیشتەجێن و وەکو هاونیشتیمانیەکی کورد وها ئەکات ئەو تاکەی کە بە فعلی بەجێهێشتنی وڵاتەکەی ئامانج نەبووە گەیشتن بە ئەوروپا ئامانج نەبووە بەڵکو ئەمانە هەردووچان قۆناغێک بوون بۆ تەکمیلەکردنی ئامانجەکەی کە خزمەتکردن بۆ بە مرۆڤایەتی و گەل و نیشتیمانەکەی ئەم تاکانەی کە ئەمە پاڵنەرەکەیان بۆ ڕویان کردوتە ئەوروپا دووبارە دێن خۆیان ڕێئەخەنەوە دەچنە ناو دام و دەستگا حکومی و حیزبی و ڕێکخراوەی و ئەکادیم و دەوڵەتیەکان بە مەبەستی چی بێگومان بە مەبەستی ئەوەیە کە بتوانێت بێتە پردی پەیوەندی بتوانێت لە ئاستێکی تردا پشتیوانی بۆ ئەزمموی حکومڕانی لە حکوومەتی هەرێم پیا بکە بڵێ بێگومان هەر لە سویدیش نبوونە زۆرەکە لەسەر ئاستی دام و دەستگای چاکسازی لەسەر ئاستی دام و دەستگای تەندروستی لەسەر ئاستی دام و دەستگای پێشمەرگە و هێزی بەرگری لەسەر ئاستی دام و دەستگای بازاڕی کار ئەمانە لە ڕێی ئەو تاکانی کە لەوێ هەمانەوە لە ڕێی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێگومان توانراوە سوودێکی زۆر بە ئەزمموی ئێرە بگەێنرێ بەڵام هێشتا لە ئاستی لە چ بوار و ڕوویەکەوە سوود بە هەرێمی کوردستان بگەێنرێت وەک ئاماژەم پێدا ئێمە لە بە شێوەیەکی گشتی توانین بڵێن لە ئەوروپا کارکردن لە ناو حیزبەکانی ئەوروپا کەمتر بە مۆدێلێکی ئەمریکی هەیە کە پێوترێت دروستکردنی لۆبی بەڵکو بە پێچەوانەوە لێوە خۆڕێخستنە بوون بە بەشێکە لە سیاساتی ئەو حیزبانەکە لەوێ هەن کە دواتر ئەو حیزبانە دەچنە حکوومەتەوە بڕیار دەدەن تاکی کورد وەکو هاونیشتیمانیەکی کورد و وەکو هاوڵاتیەکی ئەو وڵاتی لێ نیشتەجێیە کە هەمووی خۆی ڕێکخستووە لە نێو حیزبەکان لەوێ تێیدا توانیوێتی لە کاتی داڕشتنەوەی سیاسات و بەرنامەی سیاسی پێش هەڵبژاردنەکان بۆ پێگەێنانی کابینە حکومی و
حکومەتە خۆجێیەکانی ئەو وڵاتەتیایە توانیوێتی کاریگەریەکی مەیدانی هەبێت کە ئەویش خۆی بینێتەوە لە جێکردنەوەی پشتگیری و پشتیوانی زیاتر هەماهەنگی زیاتر لەگەڵ ئەم دام و دەستگانەی ئێرەتیایە ئەو هاوکاری و هەماهنگێنیانەی کە ئێستای بینین لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە هەموو بەشەکانیا کە هەیە تێیدا بێگومان بەشی هەرە زۆری ئیسیجابەکە یاخو بەروبوومی ئەو تاکانە بوون ئەو نوێنەرایەتی و حیزب و حکومی ئەو ڕەوەندەی کوردیە کە لەوێ مەیدانی توانیوێتی هەم خۆی پێ بگەێنێ و تێ بگەێنێ لە چۆنێتی پێکاتەی سیستەمی حکومڕانی ئەو وڵاتە و هەمیش گواستنەوەی ئەم کولتورە بە ئاستی ئیستیعاب و توانە و پێویستیەکانی کۆمەلگای ئێمە لێرە و ئیداراتی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز فەرەنگ لە کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی سۆشیال دیموکراتە، لە سویدیش پارتی سۆشیال دیموکراتەیە. هەنی لەسەر ئاستی حیزب ئەم پەیوەندیانە چۆن بوون؟ ئەو پەیوەندیانە مێژینەیەکی زۆر لە قوڵی هەیە توانین بڵێ گەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو سەردەم بەشێکی زۆر لە قادە و لە سەرکردەوە ئەتوانین بڵێن لە دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەداخەوە بەشێکی زۆریان لە ژیانە نەماون لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ خەبات و تێکۆشانی ئەوان و سەرجەم شەیدانی گەلەکەماندا ئەنوێنین. سەرەتای دروستبوونی عیلاقات بۆ سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی ئەگەڕێتەوە و ئەم عیلاقەیە درێژەی کێشا هەتاوەکو نوێنەرایەتی حکوومەتەکان لەوێ دانرا گومانی تێدا نییە. ئێستا لێرە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی بەشێکی سەرەکی پێکهێنەری ئەم حکوومەتەیە مەیدانیان کاریگەری هەیە لەسەر چۆنێتی گەشە پێدانی ئەم ئیدارەیە لێرە تێدا بە هاوشێوەی ئەوە لە سویدیش سۆسیال دیموکرات کە پارتێکی دەستە خوشکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە و هاوسۆزی و پشتیوانێکی لە مێژینەتری هەیە بۆ پرسی کورد و بۆ گەلی کورد و کوردستان کە ئەوان حکوومەت لەوێ پێکدێن و لە زۆربەی ئاستی شارەوانی و هەرێمەکانیشدا دیسان لەسەر ئاستی ئیدارە خۆجێیەکانە خۆبەڕێوەبەریەکان لەوێش پێکێنەری حکوومەتەکانن. ئەمە وها ئەکات کە ئاسانتر بتانی پردی پەیوەندی بتانی هەماهەنگی دروست بکەی بۆ لەبەرەوە لێک تێگەیشتنێکی مسبق هەیە و ئەزمموی کارکردن هەیە هەر لەسەر ئاستی ڕێکخراوەکانی هەردوو لا وەکو ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی ABF کە لەوێ هەیە و لەسەر ئاستی دەستگای پاڵمێ ناوەندی پاڵمێ بۆ پێگەیاندن و گەشە پێدانی کادر و دیموکراتی و یەکێتی نیشتیمانی لەسەر ئاستی دەستگاکانی و مەکاتیبەکانی تێدا دواتریش کاتێک کە ئەمە قوڵتر ئەەکەیتەوە گەشەی پێدەی بۆ سەر ئاستی نێواندوو حکوومەت بێگومان ئەمە خۆی لە خۆیان ئاسانکاری زۆر زیاتر ئەکا و دەرەنجامەکەشیمان بینیوە لەسەر ئەرزی واقع. ئاماژت بۆدا کە وەکو ئەمریکانیە کە بتوانێت گروپی لۆبی دروستکرێ بەڵکو خۆ ڕێخستنە خۆگونجاندنە لەگەڵ پارتەکانی ئەو وڵاتانەدا. بەڵام ئێوە وەکو خۆتان وەکو کوردەکان بۆ لەگەڵ ئەڵمانەکان ئێوە لە سوید ئەوان لە ئەڵمان ئەوان لە دانیمارکە لە هەر وڵاتێکی دیگە توانیتوانە گروپێک دروستکەن پێکەوە کار بکەن بۆ ئەوەی کە پرسی کورد بێتە پرسێکی هەنووکەی لە وڵاتانە؟ بێگومان بنەمێ بە ویژدانەوە ئەوە بڵێم کە کورد بە شێوەیەکی گشتی وەک ئاماژەشم پێدا ئەلبەتە ئەو تاکانەی کە لە ڕاستیە هۆکاری جێهێشتنی وڵاتیان یاخود دەستگەیشتن بە ئەوروپا ئامانجی سەرەکیان نەبوو. بەشێکی زۆر لەم تاکانە لە ناو ڕێکخراوی جۆرا و جۆر یاخود خۆیان ڕێکخراوی مەدەنی جۆرا و جۆریان پێکهێناوە بۆ دروستکردنی کاریگەری بۆ ناساندنی پرس و دۆزی کورد بەپێی ئەو لێک نزیکی ئەو ئایدیا و ئایدۆلۆژیانەی کە خۆیان هەیەە یاخود بێلایەنانە یاخود وەکو کۆمەڵە کولتوریەکان بڵێن یاخود هەندێک کات لەسەر ئاستی تاک ئەتوانی ببینی تاکێک لە دام و دەستگایەکی حکومی لە دام و دەستگایەکی ئەکادیمی کارێ کاتێک کار ئەکا ئەتوانین بڵێن زۆربەی تاکەکانمان لەوێ نوێنەرایەتێکی ڕاستە خۆی گەل و پرسی کوردەکە. بەڵێ بە شێوەیەکی زۆر بەرچاو بە ویژدانەوە ئەتوانم بڵێم لە هەموو قۆناغەکان من بۆ خۆم ئەزمموی 20 ساڵ ژیانم هەیە لە وڵاتێکی وەکو سوید لە هەموو قۆناغەکان لەم 20 ساڵەیە لە یەک قۆناغ لە یەک بارودۆخی خۆشی و شادی و تراژیدی هەستیاری گەلی کوردان نەبووە لەوێ تاکی کورد بەرپرسانە نێتە سەرشەقام کەناڵەکانی ڕاگەاندن سوود لێوەرنەگرێت کەناڵەکانی پەیوەندی فەردی خۆی و حیزبی و ڕێکخراوەیی و هەتا دۆستایەتی خۆی لەگەڵ گەلانی تر سوود لێ نەبینێ بۆ پیاکردنی دۆست و هاوسۆزی. بڵێ توانم بە شێوەیەکی گشتی بڵم لە ڕاستیدا گەلی کورد لە تاراوگە پێشمەرگە ئاسا
دڵسۆزانە لایەزال بۆ پرسی کورد ئەجەنگی و خەباتەکات. بەڵێ بەڕێز فەرهەنگ شێخ محەممەد ئەندامی ئەنجومەنی هەرێمی ئۆری برۆی سوید سوپاس کە لەگەڵماندا بوویت. ئێوەش خواتان لەگەڵ.